23 شەشی ساڵی 1963 لە سێدەرەدانی شاعیر و لێکۆڵەر و ڕەخنەگری گەورەی کورد شێخ مارف بەرزنجی لەلایەن دەسەڵاتی کۆماری نوێی عێراقەوە. شێخ مارف بەرزنجی مانگی 2 ساڵی 1921 لە گوندی قادرکەرەم لەدایک بووە و سەر بە تەریقەتی قادری بووە. خوێندنی سەرەتایی لە قادرکەرەم و ناوەندی لە کەرکووک بووە. ساڵی 1944 دەچێتە شاری بەغدا و لە کۆلێژی ماف وەردەگیرێت. ساڵی 1939 دەبێتە یەکێک لە ئەندامە چالەکەکانی حیزبی هیوا کە حیزبێکی نەتەوەیی کوردی بووە. پاشتر دەبێتە سەرۆکی شارەوانی کەرکووک و بە هۆی ناڕەزایەتی و خۆپیشاندانی خەڵکی کەرکووک مانگی 9 حوتی ساڵی 1959 دەستگیر دەکرێت و دەدرێتە دادگای سەربازی و پاش 4 ساڵ لەو بڕیارە لە سێدارە دەدرێت. زۆربەی زۆری بابەتە ڕۆشنبیری و ئەدەبیەکانی بە ناوی پشکۆ بڵاو کراوەتەوە. 23 شەشی ساڵی 1970 کۆچی دوایی زانە و شاعری کورد مەلا حەسەنی کوڕی مەلا عەبدولقادری مودەڕیسی بیارە ناسرە و بە شاهۆ یەکێک بوو لە شاعرە دیارەکانی ناوچەی هەورامان کچەزای شێخ عومەری زیائەدینی تەوێڵەیە. شاعرێکی خوانەس و نیشتیمان پەروەر بووە. پەنجەی خسۆتە سەر دواکەوتوویە کۆمەڵایەتەکانی کۆمەڵگە و بە گشت نەخوێندەواریدا چۆتەوە. شاهۆی شاعیر ساڵی 1882 لە شارەدەی بیارە لەدایک بووە. ماوەیەک بۆتە قازی هەڵەبجە. 23 شەشی ساڵی 1989 کۆچی دوایی سیاسەتمەداری سووری و دامەزرێنەری حیزبی بەعسی ئیشتراکی عەرەبی میشێل عەفلەق لە تەمەنی 79 ساڵیدا و لە شاری پاریس و ناشتنی تەرمەکەی لە شاری بەغداد. ناوبراو ساڵی 1910 لە دیمەشق لەدایک بووە و خوێندنی زانکۆی لە پاریسی پایتەختی فەڕەنسا بووە. پاشتر گەڕاوەتەوە دیمەشق و کۆی ژیانی لە نێوان شارەکانی بەیروت و قاهیرە و بەغدا بووە. دایک و باوکی جوولەکە و گاور بوون و خۆشی بەهۆی کاریگەری خوێندنی فەڕەنساوە زۆر دژایەتی ئیسلامی کردووە و خۆشی لەسەر مەسیحێتی ئەرسەدۆکسی بووە. میشێل عەفلەق لە دروستکردنی دیکتاتۆرەکانی سووریا و عێراقدا ڕۆڵی هەبوو و بە جۆرێک لەباری سەدام حوسێنەوە دەڵێت. سەدام دیاری ئاسمان بوو بۆ بەعس و دیاری بەعسیش بوو بۆ نەتەوە.